ئەنەی هاوڵاتیان بە دامەزراوەکانی دەوڵەت گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عەلی تەمیمی شرۆڤەکار و سپۆڕی یاسایی و دەستوری لە بەغداوە لەگەڵماندا. بەڕێز تەمیمی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت توانیویانە ببنە جێی متمانەی هاوڵاتیان؟ نعم أحييك سڵاو لە جەناب و سڵاو لە بینەرانی کورسان سوار سوپاس بۆ میوانداریکردنم. بێگومان دامەزراوە یاساییەکان دامەزراوە دەستوریەکان پێویستە جیاوازی بکەن لە نێوان حکوومەت و دەوڵەت، چونکە دەوڵەت ئاماژەیە بۆ دامەزراوە ئەروها ئاماژەی بۆ شتی دیکە. لە کاتێکدا دامەزراوەکانی دەوڵەت بەشێکن لە دامەزراوەکانی حکوومەت، واتە حکوومەت بەشێکە لە هەموو شتێک، واتە دەوڵەت چەتری کۆکەرەوەیە بەڵام حکوومەت بەشێکە لەو دامەزراوەیە. ئەم دامەزراوانە بە گوێرەی سیستەمی فیدراڵی وەکو لە عێراقدا کاری پێدەکرێت کە بە نامەرکەزی و بە فیدراڵێت ناسراوە، پشت دەبەسێت بە هێزی پەرلەمان، جا ئەو پەرلەمانە پەرلەمانی فیدراڵی بێت یاخود پەرلەمانی هەرێمەکان بێت لە سیستەمی پەرلەمانیدا. هەر لەبەر ئەوە ئەگەر پەرلەمان خاوەنی زۆری نەبوو، هەروەها ئۆپۆزیسیۆنی تێدا بوو، ئەوەی کە لە پەرلەمان بوو نوێنەرایەتی گەلی دەکرد بە شێوەیەکی ڕاستەقینە. ئەمە جەختکردنەوەی لە کە ئێمە لە بەردەم دامەزراوەی دەستوری داین. دامەزراوەکی دەستوری بەهێزمانەیە کە ئەکرێت وەڵام دەرەوەی پێداویستیەکانی خەڵک بێت وە پێچەوانیشەوە. لە کاتێکدا دامەزراوە هەیە، دامەزراوەی خزمەتگوزاریمانەیە، هەروەها دامەزراوەی وەکو وەزارەتی سیادی و خاوەن سەروەریمانەیە کە ئەرکیان جیاوازە لە خزمەتگوزاریەکان. هەموو ئەم وەزارەتانە بەشێکن لە پەرلەمان، واتە لە پەرلەمانەوە متمانیان پێدەرێت کە نوێنەرایەتی گەل دەکات. هەموو ئەم دامەزراوانە وەکوتم پێویستە نوێنەرایەتی گەلی عێراق بکەن، پێویستە هەمویان بە شێوەیەکی بەڕێز تەمیمی توانیویان ئەو نوێنەرایەتیە بکەن، توانیویانە ببنە جێی ڕەزامەندی خەڵکی عێراق؟ بەڵێ جەنابەت دەتەوێت بەڕاستە خۆ جوابت بمەوە. بەڵێ من بە وەڵامی خۆم یاخۆت بە بیرکردنەوەی خۆم نەخێر نەیانتوانیوە وەڵام دەرەوەی پێداویستی خەڵک بن، چونکە وەزارەتەکان پێم وایە لە ژێر لە 150 توانیویانە کارەکان وکو خۆی جێبەجێ بکەن. ئێستا تۆ ئەگەر پرسیار لە هاوڵاتی بکەیت دەبارەی دامەزراوەکانی دەوڵەت بێگومان بە نەرێنی جواب تداتەوە. ئەمەش مانای چییە؟ مانای وایە کە بە گوێرەی ئەو ڕاپرسیانە و بە گوێرەی ئەو داتایانەی کۆ کراونەتەوە لە نێوان خەڵکدا لەلایەن سنتەرەکانی توێژینەوە و سنتەرەکانی وەرگرتنی ڕاپرسی دەبینین کە متمانەی خەڵک بە دامەزراوەکان کەمە، زۆر کەمە. باش ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەم متمانەیە بۆچی کەم بووەتەوە؟ چونکە هاوڵاتی خزمەتگوزاری نییە. تۆ بە خزمەتگوزاری دەتوانیت متمانەی بەدەست بێنیت. ئەگەر ئێمە بەراوردێکی بچووک لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان کە 4 پارێزگان لەگەڵ پارێزگاکانی باشووری عێراق دەبینی کە جیاوازێکی زۆر گەورە هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی ڕێخستنەوە، لە ڕووی پاک و خاوێنیەوە، تەنانەت لە ڕووی ئارامی دەرونیشەوە. چونکە من دوێنێش ڤیددیۆیەکم بینی یەکێک لە گەنجەکان کە لە سلێمانی بوو، بەڵێ لە سلێمانی بوو، وتی من نامەوێت بگەڕێمەوە بۆ ئەو من لە ڕووی دەرونیەوە مرتاحم، من دەمەوێت بمێنمەوە. ئەمەش مانای وایە کە ئەم خەڵکە لە هەرێمی کوردستان ئارامن. ئەمە لە چیەوە هاتووە؟ لە خزمەتگوزاریەوە هاتووە، لەوە هاتووە کە هاوڵاتی متمانەی بە دامەزراوە هەیە. ئەو هاوڵاتیانەی کە لە هەرێمی کوردستانن هەست بەوە دەکەن کە کارەبایان باشە، ئارامن، ئاو هەیە، خزمەتگوزاری هەیە. ئەمە مانای وایە متمانە هەیە. ئەمە کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی متمانە لە نێوان دامەزراوەکان و هاوڵاتی، هەروەها کاریگەری ئەرێنیشی دەبێت لەسەر هەموو کۆمەڵگا لە هەر یەکێک لە دەوڵەتەکان. ئەگەر ئەمە هەبێت بۆ نمونە پەروەردە و تەندروستی بنەمای دروستکردنی کۆمەڵگە و متمانن. بەڵێ
جا لەبارەی ئەو جیاوازی کە باسی کرد لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان و پارێزگاکانی عراق ئێمە لە ڕووەکەی کە پێیوەستە بە خزمەتگوزاری ئارامی بەڵام لە ڕووەکەی تری کە پرسی موچە و دابینکردنی موچە و پابندبوونی دەستورە بە حکوومەتی عراقی بەرامبەر هەرێمی کوردستان لەو ڕۆوە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان شتێک پێ بڵێ ئارامی نیەتی بەڵام لە خوار و ناوەڕاستی عراق لە ڕووی موچەکەەوە تاو ئارامن هیچ گرفتێکیان نییە بەڵام خزمەتگوزاریان نییە جا باست لەوەش کرد کە دامەزراوە خزمەتگوزاریەکان لە عراق نایانتوانیوە ببنە جێگەی ڕەزامەندی و متمانەی هاوڵاتیانی عراقی بۆ نایانتوانیوە گەندەڵی هەیە ڕێگری هەیە هۆکارەکەی چییە؟ من پێش کەمێک باسی ئەوم کرد کە موچەی هەرێمی کوردستان یاخۆ بودجێ هەرێمی کوردستان ئەوەی کە ڕووی داوە هەروەها ئەو گرێکوێرەی ڕووی داوە لە نێوان هەردوو لە پێوەستە بە ناوەندە فیدراڵیەکانەوە من لەگەڵ ئەوە هاوڕام کە بەڕێز سەرۆک بارزانی باسی کرد کە وتبووی پێویستە یاسای دادگای فدراڵی هەموار بکرێتەوە کە دەستوری بێت کە مادەی 92 دەستور ئاماژەی پێکردووە هەروەها سەرۆک بارزانی باسی لە یاسای 92 غاز کرد ئێمەش پێشتر باسمان کردووە من پێشتریش لە کەناڵەکە ئێوە باسی یاسای 92 غازم کردووە ئەم پرۆژەیە شتێکی زۆر گرنگی تێدایە کە هەبوونی ئەنجومەنی نەوتی فیدراڵیە ئەنجومەنی نەوتی فیدراڵی هەڵدەسێت بە ڕێخستنی پەیوەندیەکانی ناوەند لەگەڵ هەرێمەکان ئەروەها ڕێخستنی گرێبەست لەگەڵ کۆمپانیەکان ئەمە زۆر زۆر گرنگە من پێم وایە کە پەرلەمانی داهاتوو دەبێت ئەولەویەت و کاری لە پێشینەی ئەم یاسایە بێت جەنابەت باست لە گەندەڵی کرد لە باشووری عێراق بێگومان ئێستا گەندەڵی لە ئاستی کەلتوریش هەیە ئێستا گەندەڵی گەیشتووەتە ئاستی کەلتوری کۆمەلگا پێش ئەوی بگاتە دامەزراوەکان چونکە ئێمە ئەوە تەنها فەرمانبەر نییە کە گەندەڵی دەکات بەڵکو سەرەتا گەلە سەرەتا کۆمەلگایە کە وا دەکات گەندەڵی بێتە ئاراوە بابەتی گەندەڵی بابەتێکە نەبوونی پابندیە بە سیستەم نەبوونە بۆ نمونە نەبوونی پابندیە بە یاساکانی هاتووشو ئەمە پەیوەندی بەگەلەوە هەیە ئەمە پەیوەندی بە ناواخنی هەر تاکێکەوە هەیە بۆ نمونە ئەگەر تۆ خاوەنی پابندی بیت خاوەنی بنەما بیت بێگومان هەموو شتێ باش دەبێت و گەندەڵی نابێت واتە گەندەڵی لەناو گەلەوە سەرچاوە دەگرێت سواسی پرسیارەکەت دەکەم کە باسی گەندەڵیت کرد ئێمە پێویستمان بەوەیە کە فەرمانبەر بنەمای گەندەڵی وەلاوە بنێت بۆ نمونە فەرمانبەر پێویستە ئەو بزانێت کە سزا هەیە بۆ وەرگرتنی بەرتیل سزایە بۆ پارەسپیکردنەوە پێویستە فەرمانبەر بنەمای گەندەڵی نەکردنی هەبێت ئەمە پەیوەندی بە دامەزراوە نییە پەیوەندی بە تاک بە تاکی ئەمەوە هەیە پێویستە فەرمانبەر هەست بەو بەرپرسیارەتیە بکات پێویستمان بە کللتورێکی فەرمانبەریە کە گەندەڵی تیارە بێت بەڕێز تەمیم ئەگەر بە کورتیش وەڵام بیتەوە سوپاس دەکەم ئەگەر سەیری مێژووی عێراق بکەیت لە زۆر زۆر بەردەوام زۆرینەی عێراقیەکان چەوسێنراونەوە یعنی حەز ناکەم بچمە ناو ململانێ مێژوویەکەی شیع و سوننە لە عێراقدا کە ئەمیان دێ ئەویانە چەوسێنێتەوە ئەویان دێ ئەویانە چەوسێنێتەوە بە شێوەیەکی گشتی عێراقیەکان زۆر بکات لەلایەن دەسەڵاتەوە ئەچەوسێنرێنەوە مافیان پێ نادرێت خزمەتگوزاریان بۆ ناکرێت دۆخی ژیانیان باش ناکرێت چارەسەر چییە ینی کەی عێراقیەکان هەناسەیەکە دەن و بە دڵی خۆیانەژین ئەبێت چی بکرێت لە ڕاستیدا چارەسەر بەڕای من ئەوەیە کە پێویستە سیستەمی پەرلەمان پێویستە زۆرینە و ئۆپۆزیسیۆنی تێدا بێت وەکو هەموو پەرلەمانەکانی جیهان هەروەها پێویستە بە یاسا ژیانی گەلە ڕێک بخەین نابێ بڵێن ئەم گەلە بۆ نمونە ئەم خەڵکە ڕێکخراون ئەم خەڵکە ناڕێکخراون پێویستە هەموو گەلێک بە یاسا ڕێک بخرێن ئێمە پێویستمان بەوەیە کە سزای تونمانە بێت بۆ تائیفێت سزای تونمانە بێت بۆ مەزهەبگەرایی هەروەها سزامان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوە ڕق و کینە هەروەها ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە وەکو جەنابەت باست کرد تائیفێت و مەزهەبگەرایی و تیرۆر و ڕق و کینە هەروەها پشتگوێ خستنی کەمینەکان پێکاتەکان ئەمانە کۆتایی پێبێت بەڕێز عەلی تەمیمی شرۆفەکار و پسپۆڕی یاسایی و دەستوری لە بەغداوە زۆر سپاس بۆ بەژاریتان